ئاگر نەیهێشت زیاتر لە 3 ڕۆژ سلێمان حەسەن لە ماڵە تازەکەیدا ژیانێکی نوێ بەسەر ببات. تەنها 3 ڕۆژ بوو هاتبوونە ناو ئەم خانووە و تازە کڕیبوویان. دوای ڕۆی ڕۆژی هەینی بەهۆی ڕووداوێکەوە سلێمان حەسەن ئاگر لە جەستەی بەردەبێت و گیان لەدەست دەدات. وتەبێژی بەرگری شارستانی ڕاپەڕین دەڵێت سەرقاڵی لێکۆڵینەوەن ئاخۆ ڕووداوەکە بەهۆی تەقینی مەحاویلەوە بووە یاخود ڕووداوێکی ئاگر کەوتنەوە بووە. ڕوونیە تاوەکو ئێستا هۆکاری ئاگرەکە چیە لە ڕاستیدا چونکە ئێمە لەگەڵ بەڕێبەراتی پۆلیس برانی پۆلیس بەرگری شارستانی لە لێکۆڵینەوەی داین بۆ ئەوەی بزانین کە ڕووداوی ئاگرەکە چییە. زیانی مادی بووە بە هەندێک کەلوپەلی سەرەتایی سوتاوە بتڵی غاسەیە لەسەرەوە و کەسێک بەداخەوە گیانی لەدەستداوە زیانی گیانی هەیە بۆ خۆتان دەیبینێن محاویلەیەک تەقیوە لەسەرەوە بتڵی غاسەیە و کەسێک گیانی لەدەستداوە کۆمەڵێک ئەدەواتی ئەو کەسێکە کە گیانی لەدەستداوە هەیە لەسەرەوە واتە هەندێک شتی سەرەتایی سوتاوە بەڵام ناڕوونە تاوەکو ئێستا ئێمە بەردەوامی لە لێکۆڵینەوە بۆ ئیبزانین هۆکارەکە چیە. ئامۆزایەکی سلێمان حەسەن دەڵێت بەپێی زانیاریەکانیان ئامۆزاکەیان لە کاتی ڕووداوەکەدا لە قاتی سەرەوەی ماڵەکەی سەرقاڵی ئەیزوگان بووە و کەوتۆتە سەر مەحاویلەی کارەبا و گیانی لەدەستداوە. دیارە و کەسێکە وەفاتی کردووە ئامۆزامە خوای پەروەردگار لێی خۆش بێت و لە مردوی هەموو لاکمان خۆش بێت. ئەوەی حقیقەت بێت ئەمن دیار لە وتاری دەگەڕامە براگەورەکەم تەلەفۆنی بۆ کردم توی حاڵەتێکی ئاوا ینی ڕووی داوە دیارەمیش ئەوەندەی کە معلوماتم لەسەری هەبێت دیارە خەریکی ئەیزوگامی سەربانی بووە لەو کاتەدا دیارە هەر خلیسکاو لە سەربان و دیارە ماڵیشیان ئەوەی لێ ئەوەی کورت پێ دەڵێن مۆلیدێشی لێە کارەبای مەعاویلە دیارە بەر بۆتە کۆتە سەر مەعاویلەکەی و دیارە لەو کاتەدا قەدەری خوای پەروەردگار کارەبا گرتوویەتی و وەفاتی کردووە. سلێمان حەسەن تەمەنی 51 ساڵە و خێزاندارە خاوەنی 3 کچ و 2 کوڕە و پیشەی فەرمانبەر بووە لە ئەوقافی ڕاپەڕین لە هەمان کاتیشدا موختار بووە. دوای ئەوەی پشکنین و توێکاری لە پزیشکی دادێڕانیا بۆ تەرمەکەی کرا تەرمەکەی ڕادستی کەس و کارەکەی کرایەوە و بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە کەس و کاری و دانیشتوانی سنوورەکە لە ناحیی چوارقوڕنا بە خاک سپێردرا. توانە عومەر کورساد نیوز ناحیەی چوارقوڕنا